دیارە بەداخەوە کە ئێستا باس لە ئامارێکی پڕمەترسیدار دەکەین دەبینین کە لە 11 مانگی ئەم ساڵدا لە هەرێمی کوردستان زیاتر لە 28,000 هاوڵاتی هەرێمی کوردستانیان جێهێشتووە کۆچیان کردووە دەکرێت بەو شێوە بڵێن ئەوانە ڕایان کردووە لە نیشتیمان لە دەست بێزاری لە دەست نادادی لە دەست بێکاری لە کۆی 28,000 هاوڵاتی هەرێمی کوردستان کە دەڤەری ڕاپەڕین بە عینەوەرگرین لە 2 قەزا و 9 ناحیە پێکاتوە 7,800 هاوڵاتی دەڤەری ڕاپەڕین لەم 11 مانگی ئەم ساڵدا کۆچیان کردووە لە ڕێگەی دەواازەکانی تورکیا بۆ ئەوروپا و بیلاڕوس هەم بۆ ئەوروپا. دیارە ئەم ئاماراوەمان پێ دەڵێ کە کۆچی بە لێشاوی ئەمساڵ کۆچێکی پڕمەترسیدارە. ئەم ساڵ دەبینین لە کۆی 28,000 هاوڵاتی هەرێمی کوردستان کە لە دەست نادادی و بێکاری ڕایان کردووە 34 هاوڵاتی هەرێمی کوردستان بوونە قوربانی لە ڕێگاکانی دەریای ئیجە و وڵاتی بیلاڕوس و لیتوانیا. لەم ئامارە 34 کەسیە کە بوونەتە قوربانی 8یان بەردەڤەری ڕاپەڕین دەکەوێت. بەشێکی زۆری لەو قوربانیانە تا ئێستا نەگەڕێنراوەتەوە چاوەڕوانین لە هەوڵ و هیمەتی حکوومەت پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم کە بتوانن کاراسانی بکەن بە دوواداچوون بکەن چونکە بەشێکی لەوانە تاوەکو ئێستا نادیارە و بێسەر و شوێنن بتواندرێ بگەڕێنەوە هەرێمی کوردستان. لە کۆیەم ئامارێک ئەم ڕۆخستومانەتە ڕوو 670 هاوڵاتی هەرێمی کوردستان لە زیندانەکانی تورکیا، بولغاریا، پۆڵندا دەست بەسەرن.